أو هەڵەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و ئەم مەشورەتە دراوە بە مەجلیسی دەولە لەکوێیە؟ طبعا ئەمە پەیوەندی بە قانونی ئیداری مالیەوە هەیە. ئەگەر سەرنج بین لە مادەکانی قانونی ئیداری مالیە بین، ئەوەی من دیقەتم دابێت زیاتر لەو قانونە مراعاتی هەرێم نەکراوەکو هەرێمێکی دەستوری، زیاتر وەکو محافظەیەک لە مەسائلی مالیە مامەڵی لەگەڵا کراوە. مثلا ئەڵێ محافظات غير منتظمة بإقليم والإقليم كباز لا مثلا كالي مثلا لسطع بنجيدة هذا قريته بوكوي هكا مثلا على الرسوم ولا ضرائب ولا شيء ولا شيء كاتو بشرح كردوا على بو محافظات إقليم وهتبيك وهنا بيتي وهتلير مراعاتي أو النكرة وكإقليم بوخوي إقليمك دستورية خاوني مثلا سلطة تشريعية سلطة قضائية